پاشە کوپێت پێیانە ئەدەیان گۆ نووسینگە نینە والله ڕاستامە نووسینگەینە بەس ئەو مواسەفاتەیە تو دەتێ با والله یەک عرتەیە ئێدە و هابرێ بەس ئەویش ئەگە بفرۆشی ها واو ئێ لۆ نافرۆش لۆ فرۆشتنەوەی نەکڕیا بەری وڵی لۆ فرۆشتنەوەی کڕیا بەس ئەم ناگەم لێ 2000 قازان زیاندای تێ نەیدایە ئەویش ئی خۆمانە ئی جادریە چەند جار کورە یەک مەسوولەکات بە تۆ بزی بۆ شەڕ لێرە نەیدای سەبەب لۆ نەیدایە والله دەرێ نافرۆش دەرێ ئەو عەردەم لۆ خۆم دانایە بزانم ئەگە معاوەرە دەکەم مەجارە چی وەگرم بیکەمە خانێ والله کاکە خێرت دەگاتی محاوەلە چی لەگەر بکە بەشمە و عەردەی دەداتەوە باشە مامای دەر وەچی جادر هات ئەتو ئیلاقەت نەبی نانێم لەویە زۆر باش ئەمن بە فرتوفێرێکی دەیگرم و هەردەکەی لێ دەسین کورێ بابا من هەر دەنجێ ناکەم چشتۆکە چش دەدەمە تو تەرتی بکە ئەی والله جە السلام عليكم. عليكم السلام. شلون الباشن؟ بەتەمای خۆی بخيراتي. سلامت يا ربي. ئەرێ کاکە کو ئەوە تاخیر بوویە تو كيف بخذ زاور زادوا بان الريق خلي باركا. ويانا وای ڕاست بروابك باسي غير لوري شكلته. ئاسکرێ ڕێ لە لۆری گرتووە لا بيجو لك يدروا لي غير لوري كبر. والله بابا دنیا هەموو تشتێک دێت لا تشتيوا؟ ها؟ تشتیوا منێ. تشرفت بوا باسي غير لوري بقري ها؟ اشتيوا بوا؟ کورە ناوەڵان نەبووە بلا. وە چییە وە چەند عەسەبیەوە دەرێم لێی گەڕێ جارێک گەرمە بەهتا سار دەبتەوە وسکت بەتو ئەجو وازوو سار دەبتەوە کورە بە دوو قسەوە کە دەین خوارێ لێ کاکە جان. کاکە تەکلیفەکەم لێت هەیە بەس ڕەتم نەکەیەوە ئەو جارە ژۆی جارێکی بريدي بزام تسدي مغرب. والله مەسەلەی عەردەکەی خۆتە شاعر. هو هشتي عصاره كان؟ ئا يوجد شيء يبكم. والله دەیبی دێم مغدي بتماي فروشني ني موعد. ئەرێ جارێ دیژوت کۆ مارت خرانەبی والله حیساب کە بەخۆم لێ دەکەم بتماني ما بفروشن قلت بار روجي اللي يبدا باش كم برك برين دبي برين. ئەتوو جادر کەسمان لەکن نییە ئەو عەردەی بدەمێن قازان زەی چاکت دەدەینێ کاک ئێستا 520 دەدەینێ قسەی لێ مەکەم تۆ ڕاوەستە کاکە ڕاوەستە کوها بەسەر دەکەوی ئەوە گرانە من کو بەوندم دەبێت دەقەنەعەت بکە دەبی مەمنونیشبی بەزماندا وڵای کاکە ئەو پارەیە نییە ئەم لەوەم پێ ناکرێت دە باش فەرم بۆ خۆ دوو قسەی لەگەڵ بکە بزانم کو دێسی کاکە جا. 520 زۆر نییە رابك ماما جان سعلي انظر جات داكن اگر بشي فروشم لبخاتي او كابراي دبي ممنونيش بيقول سعرنا كده باشە مشکلەمان نییە ئەوە ئاو کارەبا جادە هەیتی هو خدمات كامل والويدي بزات الصاد ما شاء الله سبحان الله الله اكبر اوتا مشتري وازنين ببو عادي ئەو عەردەی جوابي لما يقدر لێ بسینە الو سرتاوكم كاقار باشي احوالك باشي تاوكم وزعكوا شاي مني لانه سينجا مري والله دورة ورا ميدي كاكا وبلي نشتري لي سنة وتو تيجي بكم كاكا وازمني ايش وازمني كاكا بيبري مشتري لي سنة كاكا ومشتري لبنا بقصد من السلام الديزاين تيا استاذ اخر ساعة سمدة يك دقيقة اما داوي شاشي لكم والله اقام بينجي نيو بيت هرستي ورا بيبا كورة بقرعان نايدي ولا عادك يبا ورا نايدي بخده ديدمي بابا با نا فردا شي بينا فردا نا ليك بابا دەواز بینە ئەمن لا وەری لەسەر بوومە لۆ دەدەێ و کابرای يا كابرا مشتري كاكا دي عادك يدبلوني دمي كاكا ئەرێ کورە مارت خرانە بخی حساب خاطری من کردێتە بیدی لای خۆی بینە باشا مغدي اوسع على لودك بابا قربان لو سعر فرمي ساك يعني باشا بو عاده شي قالوا قال له سي ولا خيب فلوس ئەرێ دەیاڵە سێ لەوی دوو لەوی چار لەوی هەر ئەو هەیە خۆیشکردن بۆنی ماما وەنیە والله قسەتتەوە خوا بکەم هەموو کەسە گۆچتو با قوربان تو مامەکەی بابم ئەمە خزمەتکاری خەرج بروابك ماما جان قصي او كابران بيناش مەمنونێ بروابك دي دايتش خون خوش دي ئەی سەلامەت زانا؟ خوا داکردێنە سنیار ڕەبی عادك تبشان ده ئەی والله او تمام مستانس شايف ماما جان عليك وانا ئەی من دەرێ يا قريتك يعني ڕوکنیشە لو تكني الركن کو دەکەی
ئەو ڕۆژی دزان چ بکە سێچار خاکەناسی زیاد دەگە خۆت بینە دەگە قاسمەشی باغا لۆ دەکەم ڕووک والله من ممنون ممنون باش تمشى باش تمشى کاغازی ئەمن ئەو دوو دنیار قازانجەم ناوێ بەخوای زۆر برادەرمە کو ئەو های پێ بری خەمن نەبیناکە ئەمیژە عادم دایتە تو دایتمە تو تەمەشای مکە ها تەمەشا لێ دیارە چێندەر ئەو بینە پێش بینایەکان پێش بینایەکان ئەو ئاردا ئەو ئێستا کە ئەلێکوانە 1324 شقای بژمێری ئاردەکەی تووە 1324 شقای بژمێری ئاردەکەی تووە 25ەمەوە قسەیتی ئەستەغفر الله خۆیە أنا استغفر الله سواتي احتياجية كذا أنا ولا غلطتم كده ولا غلط إيه أفضل لوين درا عاردك أيتو بيشت مكتبة زور مهمة كردواري خمادني كتاب خانة ويا تنشت أولها مزقفتة أو بهمي هي أو مزقفتة شيء جورا وش هو جلي خياتي إيه والله جواز لقربي مشكلة خو مهم مزقفتة ماركت شي سوبر ماركتك لبشتا او ماركت غلط بس اشياء كاني باي سيسار دفتر كده والله تساكا يعني بازار مهرناوي او جواب لي حكومتي بخوم قصر مقا حكومتي كرديان او دربندي قوم اسباني ايه دي او كدي بارك دي دلكتو باناينيا او دروا او دروا يعني ببيش لك من دادي ببيش لك تو دادي امريش داكم سيسار ماسيان ذكر كسيسار ماسم كريو تيم كرت سيدي وماسيان زيادة الرحمة داك أو بلاجني وعردينا دفلوس حقي خوي بكاكا أديك أدي بس خاله بومني سهل كريا بابروني بابروين حسنين زور معتي كم وبي بانر أو كابرا درويدك تو بس شايب أمي تزاين كودا ناس مو عردين كو بودو بردي أي أول هيك دزان تو كاكا تواو ممنون ما 1625 25 بس أم قلتم 24 خوايا أو مرتعني مثلا أو خاني مرتعني ما لو خاني مرتعني لا ورا بابروين
کاکە کورە چاوەکەم کورێنگۆ وتستان لە من کرد کورە 5 دەفتەر و 20 وەرەقا کورە بە گۆمێدا چوو بە گۆمێ کورەوە ئەردەداتانە من کورە چوومە دایرە هەرێکما بوو لێشم دەر هە دەریان کردم دەر نە خەتەمات نە قیر نە ئاو کورە ئاکارەکە لەو گۆڕی کورێنگۆ جیاتەنی ناسەر چۆکان گوتان بەحری متەوەسط بە پێش دەرکەدا دێتن کورە ئاویزت تەڕەساسێت کورە ماڵم وێران بوو چاوەکەم کورێنگۆ کورەکانی ئەو حاجیە چێوە چووە ئێ کاکە پێم برێ ئێستا ئەمە چ لۆ بکە ئێستا لێم وەرگرنەوە تەواو بڕاوە ئێ بە قوربان بوو کاک ئایزادت لێرە نییە چوویتە ئەوروپا کەنجین هاتەوە باو قسە لەگەوی بکە با حیسابەکە لۆ بکە لە ئەوروپای بە پارەکەی من چوویتە ئەوروپای ئەو لۆ نەخۆشی چوە بابی من نەخۆشە نەخۆش دەزای نەخۆش چییە کورە کو نەخۆش ناکەوی هەزارانی وەچ منی وەها لە لێ کردیە کورە ئەگە هەرنا پێی دەرێن بە ئاردەکە لۆ فرۆشت لە باشەکە بالۆم بفرۆشتە دێتەوە با بێتەوە ئیت کەنجی دێتەوە هەر بزانە ئەوە ئێستا کات و ساتیتی گوتیان لە ڕێە ئەو جەنازان یعنی لە ڕێی ئەوروپایە لە ڕێ ئێرکانێ وا دێتەوە ئەوروپای ئێرە دەرێم ئێرە السلام عليكم دۆرە هەرتێری نامبارێک ئەوە لە چێ دەرێ بووە تو ئەوە لە ئەوروپای بوو ئەوروپا چەند؟ دەرێم کاک جادر لە ئەوروپای تازاتەوە ئەرێ وڵە لە ئەوروپای بووم ها خۆش بوو لۆ خۆش نییە دەزانیت چێ نەخۆشیش بوو نەخۆش کورە کو نەخۆش ناکەوی نەخۆش بووم لە خەستەخانێکی بووم خەستەخانەکە هەر خۆش بوو کورە کاچ خۆم وازنەوەی بینە کورە تۆ عەردە دایتە من ماڵی منت وێران کردیە ئەتوو بە من گۆت دزرە فڕات بە پێشدادێ نزگەب لە تەنیشتا حەدیقە بەرامبەرتە ئەسواقەچ گەورە لە تەنیشتا چوومە دایرە کورە گۆتیان نە تەڕەساز و نە پیاس ئەوە هەر خەتەماتی نییە چی دروی کردیەوە کورە ئەتوو کردت ئەوم گۆت ئەتوو بە خۆت بەم نت گۆت لە دایرەی ویان گوت بۆ نییە کورە ناوەڵڵا ئەوە بە خۆی بەمنی گۆت کاکە دەزانین چیە ئەوچەم چوم ئەوروپا لە ڕێی دەڕۆشتم ئاگام لە خۆلم سرم بە ئامودەشی کرد ئەوە زۆر شتێم لە بیرم چوتەوە فەرمۆسە چی دێ چیەوە ئەوە مانگەک پێش ئێستا هاتەوە چیان بێوەژنەکە کورە بێوەژنە من پیاوم پیاو ئەوە بێومێردەکەیە بێوەژنەکە نییە ئێمە چی دەوێ کورە چاوەکەم ئەو ئەردەم لێ وەرگرەوە وەڵا هاردوەر ناژیت عاد کۆر دەژیت و تازە پیا قسەی کردیە کورە کاکە ئەدێ تو نەمگۆ دز لە فڕات بە پێشمارت دادێ ئێ باشە تو لۆندە بەغەرە لە خەرچی دەگەی لەو کوردستانی هەر کۆرانێک و ئاوێ پێشیدا نایە کورە ئاوی چ چرکاو کورە چرکاوی سەلامە بی ئەتوو بە منت گۆت دز لە فڕات بەبێ دادێ ئێ کاکە ئەو هەیە ئەو چرکاوە تو ئەو سەر و ئەو سەر لێ بگری چی لێ دێ ئەها چی لێ دێ کورە چاوەکەم واز لە وەزعی بینە ئەو خانیە من ئەو عەردەم لێ وەرگرەوە بیفرۆشەوە دەلۆم بفرۆشە وڵی زانتی لەو دەمە ئەو پارەی ناکە بەڕاستی ئەدی چەندی دەکا کاکە لۆ من لێ بکڕەوە لۆ تو ئارێ وڵ یاڵە مشتەرینەکە ئەمن لە ئەوەلی ئەوەی زانم ئەتو کوڕی باشی کاکە بدەوەوەی بە دەستەرە بۆ ئەفۆرە کورەوە دوو دەرێت و تەواوێت و دەفتەرێک و حەڤۆرەقەی چ ئەمن بە 5 کرا بە دەفتەرێک و حەڤۆرەقەی بدەم گورە بەخوای لە دەفتەرە زیاتری پێنادەم ئەفۆرەقەش نادەم نانە بدەوێت ئێستا دەدەمێ خانەی بەشت لەسەر دەدەمێ ئەوە مشکلەی من نییە کورە گۆ شێتم لۆ دەکەم توشتەشکە ناکەی جێڵە دەی پەلەی مەکە ئەو ئادەی تو پیاوی خۆی لێ هەرکەوی بەلای کەمی ئەف دەفتەر دێ ئەدی کو پیاوەکی جێ لە چیوەچی من بێتن ناک حەف دەفتەر 20 دەفتەریش دەکاتن گورە نا بابە نا دەزانی چێ دوعای بکە بگاتەوە ئادەی تۆ چێ مستا شارەکان هەیە ئەوانەی کۆنەکان قەدیمەکان ئەوانە لە چێ بینم ئێستا بابە وڵاتی خۆمان پڕەوە دەخوا و لێ دەژی و دادەنیشی بڕوا بکە ئەوانە بیت شاریان لەو کوردستانی دروست کردیا بەبێ ئەوەی لە خەریکەی دابی بەبێ ئەوەی خەدەمات هێبی کردیان و خەریدەشیان کرد و خەدەماتیشان لۆ کرد